بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو لە گەڵتانە بم لە گوڵەخانەوە بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ ئێوەش ئاگادارن ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوای ماوەیەکی زۆر لە چەقبەستنی جوڵەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمڕۆ دووبارە باسییان لەوە کرد و بڕیاریان لەوەدا کە ڕێکەوتنێکی نوێ لە نێوانیان واژۆ بکەن و ئەم ڕێکەوتنە لە بەرهەمەکانی ئەوە ئەبێت کە پەرلەمانی لە ڕێگەوە کارا بکەنەوە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێباش بکەن. هاوکاتە ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ڕفراندۆمی کوردستان ژمارەیەک بڕیاری گرنگی دەرکرد. گرنگترینیان ئەوە بوو کە دووپاتیان کردەوە کە ڕفراندۆمی سربەخۆی لە کاتی خۆیدا لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەنجام دەدرێت. مەبەستمانە بپرسین لە میوانەکەم کە ئەم شەو جەنابی کاک محەممەدی حاجی مەحموود میوانم ئەبێت مەبەستمە کۆمەڵێک پرسیار بکەم و وەڵامی بۆ وەربگرمەوە لەوانە گرنگی ئەنجامدانی ڕفراندۆم لە ئێستادا گرنگی ئەنجامدانی ڕفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەبێت کورد لە ئێستادا چه هەنگاوێک بنێت. ئەرکی پەرلەمانی کوردستان ئایا پەرلەمانی کوردستان لە ئێستادا هیچی پێ ئەکرێ؟ مەبەستمە بپرسم کە ئەبێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە یەکێتی و پارتی بڕیاریان داوە جارێکی تر سەردانیان بکەنەوە بۆ ئەوی بگەن بە ئەنجامێک لەگەڵیانە بەو هیوایە کە تا 15 مانگ و 14 مانگ پەرلەمان کارا بکەنەوە کە ئەوە دوابڕیاری یەکێتی و پارتی و تەنانەت ئەو لایەنانەشە کە لەناو ئەنجومەنی باڵای ڕفراندۆم و ژمارەی کورسیەکانیان 81 کورسی پەرلەمانیە. کورد ئەبێ لە حەویجە چی بکات و چ هەنگاوێک بدێ. من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە کاکە حەمەی حاجی مەحموود کە سکرتێری پارتی سۆشیال دیموکراتی کوردستانە بەڵام پێی خۆشەوەکو پێشمەرگەیەک بیناسیێنم منی شەرۆک و پێشمەرگەیەکەی ناسیێنم سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمەوە بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ڕفراندۆم دوو پاتی کردەوە کە ڕفراندۆم لە 25 ئەیلول و لەو کاتی بۆی دانراوە لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەکەش بەڕێوەچێ. گرنگی ئەم دوو پاتکردنەوەی لە ئێستادا چییە؟ بەڵێ زۆر سپاس. خۆی لە ڕاستیە مەسەلەی ڕفراندۆم یا ڕاپرسی لە کوردستان پێم وایە لە حدودەکانی بەزاندووە بۆ بە شتێکی جیهانی چونکە هەموو جیهان ئێستا چاویان بڕیوەتە ئەو ڕفراندۆمی کە لە کوردستانەیە هەتا ڕەنگە لە کەتەنۆریا و شوێنەکانی تر ئەو هینەی زۆر تەسیرە وەکو لە کوردستان هەیە نەبێت بەپێی هەمان دەنگدانەوەی نەبوو. بەڵێ بە پێی جۆغرافیا بە پێی منتیقەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو ئەوانە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە و کوردیش خۆی جێگە و پێگە و هێزی تایبەتی خۆی هەیە لە منتیقەکە. ئەمانە هەمووی وای کردووە کە زیاتر زۆمی هەموو کامێرە و مانشێتی ڕۆژنامەکانی دنیا و هەموو دنیا ڕووی لەوە کردبێ و خۆی گرنگە. مەسەلەی دووپاتکردنەوەش بۆ بەتاکید ینی خەڵکی کوردستان قەرایی داوە و قیادەی هێزە سیاسیەکان قەرایان داوە کە 25 ڕفراندۆم ئەنجام بدرێت. لێرە و لێ قسە ئەکرێت هەر لە شوێنێک خەڵکێک بۆ خۆی قسە ئەکات باسیەوەکە یا تاخیرە بێ ئەو شتانە من پێم وایە تاخیر نابێ و تا هەموو تاخیر بوونێکیش ینی خۆکوشتنە بۆ کورد. کورد نابێت قەتبی لەوە بکاتەوە باسی تاخیر بوون بکە چونکە تاخیر بوون نەمتمانەی لای دنیا ئەمێنێت نە لە ئەقلیم ئەمێنێت لە ناو خۆشان ئەمێنێت. لەبەرەوە نابێت کورد مەسەلەی قسە لەسەر تاخیر بوون ئەوانە بکرێت ئەگەر بەدیلێکی بەهێز بەدیلێکی بەهێز لە ڕفراندۆمەکە بەهێزتر بێت. ئێستا هیچ دیار نییە تا ئێستا هیچ بەدیلێ نییە. بەدیلێکی بەهێز هەبوو لە ڕفراندۆم بەهێزتر ئەو کاتە مثلا ئەڵمانی متحیدە تەداخل بکات بە ڕسمی کە نوێنەری هەموو پێنج بەتایبەتی ئاسایش پێنج دەوڵەتەکەی دنیای تێدایە خاوەنی ڤیدۆن حەقی ڤیدۆن ئەوانە ئەگەر تەداخل بکەن و ئەوان ڕۆژ دیاری بکەن ئەوە من پێم وایە کێشەیەک نابێت چونکە ئەو کاتە بێتە قانون. بەڵام غیری ئەوە کورد ئەگەر باسی تاخیر بوون هەر کەسێ بیکات ینی خۆکوشتنە. کاکە حەمە زۆر جارگوێمان لێ بێت لەلایەن کوردیشەوە ئەڵێت ئەم ڕفراندۆمە ناکرێت. وەڵامی تۆ چییە؟ من ئەڵێم ئەکرێت. ئەکرێ 25 نۆش هەموو دنیا ڕاگەینین کە ئەکرێت. زۆریشی نەماوە تەنها 15 ڕۆژێکی 15 ڕۆژ سەبر بکەم دان ئەبێ یا نابێ. باشە. ئەمینداری کۆمکاری عەرەبی کە شخصیەتێکی گرنگە و من ئەم ساڵ کە وەکو ینی بە نوێنەرایەتی کەناڵی کوردستان 24 لە ئوردن ڕووماڵی لووتکەی وڵاتانی عەرەبیم کرد. ئەم کەسایەتیە کەسایەتێکی تایبەتی هەیە لای عەرەب و دەسەڵاتێکی باشیشی هەیە.
هات سەردانی کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانی کرد بە گەرم و گوڕیەکی زۆرەوە هات بەرەو هەرێمی کوردستان و بۆ بینینی کاک مەسعود بەرزانی چی پێوترا و چ وەڵامێک دراوەتەوە هێندەی تو ئاگاداربی خۆی کۆمکاری عەرەبی خۆی بۆ خۆی نوێنەرەتی خۆ دەزانیت 22 دەوڵەتی عەرەبی ئەکات و گرنگە ئەهمیەتی تایبەتی خۆی هەیە بەڵام کۆمکاری عەرەبی ئەبوایە لە ماوەی ئەو چەند ساڵەدا جارێکی تر ینی پێشتر لەسەر مەسەلەی کیمیاوی هەڵەبجە لەسەر ئەنفال لەسەر کۆمەڵەشتی تری سەریدانی کوردستانی بکردایە تا ئێستا کۆمکاری عەرەبی چەند جارێک سەردانی کوردستانیان کردووە دائیمەن بۆ کێشەکانی نێوان بەغدا و هەرێم هاتوون نەک بۆ چارەسەری کێشەکان و بۆوانە بۆ ئەوە هاتوون زیاتر بۆیم پێم وایە ئەهمیەتی ڕاپرسی لەوەدا دەرەکەوێت کە ئەو کەسایەتیە گەورانی دنیا تەداخولەکەن تێدا ئەوە خۆی ئەهمیەتی ڕێفراندۆمەکە ئەوەندە گەورەیە پرسەکەیە ئەوەندە گەورەیە ئەوەندە مهمە ڕئیسی کۆمکاری عەرەبی دێت بۆ هەولێر بۆ لای جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و زۆری تر لە مەسئولینی دنیا وەفدەکانی لەو ماوەی ئەم چەند ڕۆژەدا چەند وەفدێکی کۆماری ئیسلامی ئێران هاتووە وەفدی تورکیا هاتووە وەفدی ئەوروپا هاتووە ئەمریکا هاتووە هەموو خۆی مانای ئەوەیە ئەهمیەتی ئەو ڕێفراندۆمە کە هێشتا نەکراوە ئەوەندە گرنگ و گەورەیە کە هەموو دنیا تەداخلی کردوتیتە ئەوە ئەهمیەتەکەیەتی باس لەوە کرێ بەدەستی بەتاڵ کراوەتەوە خۆی پێم وانییە مەسەلەی دەستی بەتاڵ و ئەوانە پێم وانییە ئەویش کە هاتووە لە ڕای خەڵکی کوردستان و سەرۆکی هەرێم تێگەیشتووە کە ئێمە نەدژی عێراق بین نەدژی عەرەب بین نەدژی دەراوسەکانمانە بین ئەم ڕوونکردنەوانە بۆ ئەو ینی کۆمەڵشتی لەگەڵ خۆی بردوێتەوە چەندێک قەنەعەتی بۆوانی تر ئەکات گەڕێتەوە یانە ینی کە هاتووە ویستوەتی زیاتری شتێ بگات و بۆ بکرێتەوە بەتاکید کەوەی کە هاتووە نەیزانیوە ڕێی کورد چییە دوادەکە مەسەلەی ڕێفراندۆم دەستی پێکردووە بەڵام گەڕانەوەکەی بەتاکید لەو کۆبوونانەدا کۆمەڵێشتی گرنگی لەگەڵ خۆیان بردوێتەوە کە دڵنیا بێت لە ئەوەی کە ئێمە کێشە لە عێراقا دروست ناکەین لایەنی کێشە نین ئێمە مەشاکل دروست نابێ وەزی ئەمنی منتیقا پارێزرێت دراوسەکانمان منتیقەکان کە ئێمە بە تایبەتیەوە 26 ساڵە ئێمە لەو منتیقەیەنە نەک خەتەر نەبووین لەسەر منتیقەکە بەڵکو ئێمە هەمیشە عامیلی خێر بووین لە هەموو ناوچەکەدا باش بیرمە ماوەیەک پێش ئێستا بەرنامەیەکمان پێکەوە کرد هەر لە گوڵەخانە ئاماژەت بەوە داوتت یەکێتی و پارتی ڕێکەون ئەتوانن هەموو شتێک بکەن پێچێەوە شەر پێشبینیەک بوو بێت یان پێشوەختە خۆت ئاگادار بووی کە شتێکی وا لە ئارادا بێ خۆی لە ڕاستی واقعەکە بێ ئێمە من هەموو ڕێزم احترام بۆ هەموو حیزبەکانی کوردستان هەیە بۆ هەموو لایەک هەیە بەڵام واقعەیەک لە کوردستان هەیە ئەمڕۆ تا ئێستاش ئەو واقعە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان جارێ زۆری نەن هەردووکیان لە پەرلەمان 56 کورسیان هەیە بەو دوو حیزبە لە پەرلەمان واتە 50 زایدەن یەک ئەوانن لەناو پەرلەمانە بەو دوو حیزبە بە هەموو حیزبەکانی تر بەقەدەر ئەوان کورسیان نییە ئەو خۆی بۆ خۆی ئەوان هیچ حیزبێکیان لەگەڵیان نەبێت سبەینێ کۆ بنەوە ئەتوانن پێکەوە پەرلەمان کاراکەنەوە هەرچەند تا ئێستا 81 کورسی لەگەڵیانە بەڵێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو دوو حیزبە لە کوردستان ئەوە قاعدەیەکی جەماوەری خۆیانیان هەیە دەنگیان هێناوە لە کوردستان و علاقاتیەکی فراوانیان لەگەڵ هەموو دنیادا هەیە اقتصادێکی بەهێز و نەوت لە ژێردەسی ئەوانە و داهاتی وڵات لە ژێردەسی ئەوانە حکوم لە ژێردەسی ئەوانە ئەنی ئەمانە هەموو کۆمەڵێشتی گرنگن کە ئەو دوو حیزبە تەئسیراتیان هەیە لە کوردستان و هەتا مەسەلەی شەڕی داعش خۆتان نەزانن 3 ساڵ شتێکە شەڕی داعشە ئەکسەرەتی هێزەکان لە جەبهەکان ڕاستە هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگەیە بەڵام ناوەڕۆکی هێزەکە هێزی ئەو دوو حیزبەیە زیاتر ڕەنگە هەندێکی ئەمەی تێدایە بەڵام هێزی ئەو دوو حیزبەیە لە جەبهەکان واتە لە ڕووی سەربازی لە ڕووی علاقات لە ڕووی سیاسی لە ڕووی مێژویی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕێخستن ڕووی ئابووری ئەوان تەئسیراتی خۆیانیان هەیە من لەو ڕوانگەوە هەمیشە قسەم کردووە وتومە یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەون لە سەدا خاتری حیزبەکانی تەن گوتووە 70 وتووە یا لە سەدا 60 وتووە
ئەوە کێشەکان چارەسەر دەکرێت لەسەردا سی ئەمێنێ لەگەڵ حیزبەکانی تیشە چارەسەر دەکرێت بەڵام ئەوە ئەمڕۆ دەرکەوت کە ئەو دوو حیزبە هەردوو لایەن ڕۆژەکەیشان دیاری کردووە ینی ڕۆژی 14 و 15 مانگیان دیاری کردو پەرلەمان کۆ بێتەوە پێشووی بچینە سەر باسی کارەکردنەوەی پەرلەمان و کۆبوونەوەی پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئێوە بینەرانی شاگەدارن ئەمڕۆ لەسەر ئاستێکی زۆر باڵا ڕێککەوتنیان کردو و بڕیاریشە وا باسەکرێت کە سبەینی ڕێککەوتنەکەی نێوانیان واژووەکەن یان ئێمە ڕێککەوتنیەکە ئەمە قسە نییە لە قسە دەرچووە یەکێک لە بڕیارەکانیان ئەوەیە کە پەرلەمانی کوردستان تا 15 مانگ کارا بکرێتەوە و ئاماژەیان بەوەداوە کە جارێکی تریش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هەوڵێکی دیکە دەنەوە کە پێکەوە پەرلەمان کارا بکەنەوە و پێکەوە هەنگاو بنێن بەرەو پرسە چارە نووسازەکانیش کارەکردنەوەی پەرلەمان لە ئێستادا پرسیارەکەم دوو لقە با یەکەم جا پرسیاری ئەوەت لێ بکەم بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەبێ لە ئێستادا چی بکەن و لقی دومی پرسیارەکەمەوەی کارەکردنەوەی پەرلەمان لە ئێستادا گرنگی چییە و ئەتوانێت چی بکات پەرلەمان من هیوادارم هەم برایانی بزوتنەوەی گۆڕان و هەم برایانی کۆمەڵی ئیسلامی هەست بە مەسئولیاتی گرنگی ئەمڕۆی سەرشانی خۆیان بکەن و خۆیان نەک شەرد و قەیدابنێن بۆ خۆیان خاوەن بەشێکن لە وەزعی کوردستانەیە بەشێکن لە پەرلەمان بەشێکن لە حکوومەت ئێستاش بەشێکن لە کۆمەلگای خەڵکی کوردستان خۆیان بێن داوا بکەن کەوا کۆبوونەوە بکرێ و ئەو هەمومان پێکەوە ئەم ئەرکە گرنگە گەورە نەتەوەیە نیشتمانیە بە سەلامەتی بەڕێ بکەین من پێم وایە هیوادارم خۆیان ینی خۆیان قەرار بدەن ئەوە نەک شەرت و شروط و نەک مەسەلا زۆر باشە ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان جارێکی تر داوایان لێ بکات بەڵام ئەوان خۆشیان وەکو یەکێتی نیشتمانی وان وەکو پارتی وان وەکو حیزبەکانی تروان بۆ داوایان لێ بکرێت با خۆیان خاوەنی ڕێی خۆیان و خاوەنی قەراری خۆیان و خاوەنی خۆیان بە خاوەنی مەوزوعەکە بزان بێنە ناو مەوزوعەکە من پێم وایە ئەرکی ئەوان ئەوەیە ئێستا لەو حاڵەتێک کە ئێستا هەیە هەمومان ینی خۆزگە هەم بزوتنەوەی گۆڕان و هەم کۆمەڵی ئیسلامی بە هەموو حیزبەکان پێکەوە کۆبنەوە پێکەوە چارەسەری کێشەکان و هەم تێپەڕاندن و بەڕێکردنی مەسەلەی ڕیفراندۆم و هەم مەسەلەی پەرلەمانیش باشە بۆ چوونێکی باس لەوە کە ئەڵێت بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نایەنەوێت پەرلەمان کارا بکرێتەوە بەر لە ڕیفراندۆم ئێوە تا چەندە ئاگاداری ئەم پرسن و ئایا وایە نازانم من بە تاکید سەر لەسەر چۆنەوە بڵام مەسەلەی ڕیفراندۆم شتێکی گەورەیە خۆتان نەزانن بۆتە شتێکی جیهانی لە حدودی کوردستانی بەزاندووە عێراقی بەزاندووە ئەقلیمی بەزاندووە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەزاندووە لە کۆشکی سوی باسیەکان لە بەریتانیا باسیەکان لە ئەوروپا و پاریس و بەرلین و دنیا باسی لە ئوسترالیا لەو پەڕی دنیا باسی مەسەلەی ڕیفراندۆمەکان ڕیفراندۆم ڕۆژی بۆ دیاری کراوە و ناوەستێ و ئەکرێ ڕیفراندۆم لە هەموو شتەکان گەورەترە لە پەرلەمانیش گەورەترە و لە حکوومەتیش گەورەترە لە هەرێمیش گەورەترە لە هەمووی گەورەترە ڕیفراندۆم خۆی ئێستا ڕیفراندۆم تەنها لە چوارچێوەی هەرێمی کوردستانە ناکرێت لە دەرەوەی هەرێمی شەکرێت واتە ڕیفراندۆم شتێکی نەتەوەی نیشتمانیەوەی هەموو لایەکە و هەموو خەڵکی کوردستان خۆی بە خاوەنی بزانێ بە هەموو حیزبەکانەوە ئەمە پێم وایە خاڵێکی گرنگە ئێمە لەسەرەوە کار بکەین ئەگەر گۆڕان و کۆمەڵ نەیەنە پێشەوە ئەبێ یەکێتی و پارتی و یەکگرت و لایەنەکانی تر چی بکەن پێم وایە مێدەکەم بێنە پێشەوە بۆ ئێستا ئەگەرێک دانین کە نێن گریمانەیەکیانی هیوادارم بێنە پێشەوە باش هەر بە باسکردن لە ڕیفراندۆم وە کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەگەر لە 14 مانگ دانیشتنی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە ئەتوانێ یاسایەک بۆ ڕیفراندۆم دەرکات چکە باس لەوە ئەکرێت کە ئەگەر پەرلەمان یاسایەک بۆ ڕیفراندۆم دەرنەکات ئەو ڕیفراندۆمە ناشەرەیە ئێوە چیەڵە کاک یادگار لە ڕاستیا خۆ من ڕەنگە خۆم بۆ خۆم قانونی نیم بەڵام سوالم کردووە و ڕەنگە قانونیەکان خۆشیان بزانن پەرلەمانی کوردستان بە هەموو حاڵەتەکانیەوە ناتوانێت قانون بۆ ڕیفراندۆم دەرکات یەکەم ڕیفراندۆم شتێکی جێبەجێکارە تەنفیزیە حکوومەت دەتوانێت قەراری لێ بدا ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووهام پەرلەمانی ڕیفراندۆم یا ڕاپرسی لە ناوچەکانی کەرکووک ئەکرێت لە خانەقین ئەکرێت لە مەخموور ئەکرێت لە دووس خورماتوو ئەکرێت لە سنجار ئەکرێت لە زمار ئەمانە نوێنەری پەرلەمانی کوردستانیان تێدا نییە پەرلەمانی کوردستان نوێنەراتی ئەوانی ئەوانی تێدا نییە
ئەگە پەرلەمانی کوردستان بڕیاری ئەوە بدات لە کەرکووک انتخابات بکرێ پەرلەمانی عێراق ئەتوانێت شکا لە پەرلەمانی کوردستان بکات. ئەم شتە نوێیە کاکە حەمە حەزەکەم زیاتر لەسەری بۆستین ینی پەرلەمانی کوردستان ناتوانێت یاسایەک دەرکا بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەیەرم تەنها ئەگەر بۆ ڕیفراندۆمیش دەریکا ئەتوانێت تەنها بۆ کوردستان ئێرە دەریکا بەڵێ بۆ چوار محافەزەیەک بە هەڵەبجەوە بۆ دەریکا ناتوانێت چونکە نوێنەرایەتی ئەوانی تێدانیە لەم ئەوەی خاڵی یەکەم. خاڵی دووهەم مەسەلەی هین ئەوەیە مەسەلەی ئەو ناوچانە ئەنجومەنی کەرکووک ئەتوانێت خراپ بدات قەراجیشیاندا ئەنجومەنی خانەقین قەزای خانەقین ئەنجومەنی دووس خورماتوو ئەنجومەنی داقووق ئەنجومەنی مەخمۆر دووبس زمار باشیک سعدیە مەندەلی قەرەتەپە جەبارە هەر ئەمانە جەرەوە هەموو ئەمانە ئەنجومەنی شارەکە ئەتوانێت خراپ بدات و خۆشی ئەتوانێت بڵێ من لە ڕیفراندۆم بەجاریەکەم کەسی ناتوان ڕێگەی لێ بگرێت بەڵام پەرلەمانی کوردستان ناتوانێت قەرار لەسەر ئەو ناوچانەی دەرەوێرەی کوردستاندا بە هیچ شێوەیەک و ئەوە خۆشیان با بڕۆن لە سبێنێ لە هەر جێگەیەک سوالەکەم بیکە. کەواتە بە کورتی و بە کوردی پەرلەمانی کوردستان کاراژ بکرێتەوە ناتوانێت یاسایەک بۆ ڕیفراندۆم دەربکات و ڕیفراندۆمیشی پێویستی بە یاسایەکی پەرلەمان نییە؟ نا پێی نییە. ڕەنگە بۆم سێ محافزێ ئەگەر بیانێ خۆیان بۆ خۆیان نازانم بەڵام پەرلەمانی کوردستان ڕیفراندۆم پەرلەمانی کوردستان ناتوانێت چونکە ڕیفراندۆم لە کەرکووک دەکرێت لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان نەکرێت لەبەرەوە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ئەو ناوچانەی تێدا نیە انتخابات لەو ناوچانە نەکراوە ئێستاش سبەینی انتخاباتی کوردستان کرێت ئەتوانێت لەو ناوچانە نوێنەرایەتی و ناوچانە بێن لە پەرلەمانی کوردستان بن بێ لە دەستوورێکی نوێیە و کۆمەڵێکی نوێ اینجا ئەوان ناتوانن ئەوە هیچ بە هیچ شێوەیەک ناتوانن و هەڵەشە ئەگەر بکرێت شتێکی وە کە ئەوەش بەیەکێ لە کەموکوڕەکانی پەرلەمانی کوردستان دانرێت کە نوێنەرایەتی و پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە شتێکی باشە بەڵام کارا بکرێتەوە کۆبوونەی خۆی بکات چونکە 24 ئەم مانگە 23 ئەم مانگە پەرلەمان مدەی قانونی لە کوردستان تەواوە بێت ئەبێ بیر لەوە بکاتەوە لە ڕۆژی یەکی 11 انتخاباتی خۆی بکات پەرلەمانێکی هەلێک بۆ خۆی بدۆزێتەوە چارەسەری خۆی بکات وا ڕیفراندۆم و خەڵک و میلەتەکە بێنێ ئەوە قەراردا و ڕیفراندۆم و لە کاتی خۆی ئەکرێت ئیستا پەرلەمان با بڕۆ خۆیان کۆ بنەوە جارە خۆیان ئاش بنەوە لە ژووری پەرلەمانە شتێکی باشە و دوایەوە بەرنامەیە بۆ خۆیان دانێن کۆبوونەی یەکەم بکەن دووهەم سێهەمە کۆبوونە بکەن مەوعیدی انتخابات بۆ پەرلەمانی کوردستان دابنێن چونکە ئەویش مدەکەی بەسەرشێت ئەو کاتە ئیتر خۆ هیچ نامێن هەموو مدەکان ئەو کاتە کە مدەی پەرلەمان بەسەرچوو ئەگە پەرلەمان انتخابات نەکا هەموو دەسەڵاتەکانی پەرلەمان دەگەڕێتەوە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ قبولیشان بێ حتا انتخاباتێکی تر دەکرێت. باش و ئەوانیش وتویانە کە 14 مانگ تا 15 مانگ بە هەموو شێوەیەک پەرلەمان کاراکەنەوە هەر سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی و ڕێکەوتنەکەی ئەمڕۆ یەکێتی و پارتی باسییان لە موچەی هاوڵاتیان کردەوە پێم خۆشە جەنابتان قسەیەک لەسەر باشکردنی موچەی هاوڵاتیان بکەن وە گرنگی ئەم هەنگاوە لە ئێستا چووکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە ئەناڵێنن یعنی قسە لەسەرەوەیە جگەلەوەی کە قسە لەسەر گەندەڵی هەیە قسە لەسەر نائەدالەتی هەیە قسە لەسەرەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی و حکوومەتێکی باش بێ بۆ هاوڵاتی خۆی بەڵام لە ئێستادا ئەکرێ بە چاکردنی موچە و گوزەرانی هاوڵاتیان تۆزێک دۆخەکە باشتر بکە ئێوە پەیامتان چیە بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیان نەبڕەوە؟ ئێمە بەتاکید خاڵێکی گرنگ چارەسەری کێشەی هاوڵاتیانە مەسەلەی موچەی هاوڵاتیانە مەسەلەی خزمەت گوزاریەکانە بژانەوەی بازاڕە بژانەوەی بازاڕە ئێستا هەندێک پێم وایە لە کارە خزمەت گوزاریەکان وردە وردە خەریکە دەستی پێکردووە ڕۆژەکان دەستیان پێکردووە دەستی پێکردووە ئەوە خۆی هەنگاوێکی باشە ئێمە هەموو لایەک باسی ئەومانە کرد ڕەنگە زۆر کەس بتوێتی حکوومەت پارەی هەیە نایدا بە خەڵک هیوادارم ئەو قەرارەی ئەمڕۆ تەنها وەزنی شعر نەبێ بۆ ئەوەی کە ئەڵێن پەرلەمان کارا بکرێتەوە ڕیفراندۆم کرێت با بڵێن ژیانی خەڵکی چارەسەر دەکەیت ئەمەش بکەن بە ناویە تەنها بۆ وەزنی شعر نەبێت ئەگەر بۆ وەزنی شعر بێ وەکو خۆتەڵەی خەڵکیان بەنام هیوادارم وان نەبێت هیوادارم و من پێشم وایە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان اقتصادی وڵاتیان لە دەستە هەموو نەوتیان لە دەستە داهاتی وڵات لە دەستی ئەوانە پێ بیانەوە بیکە دەیکەن
قسە لەسەرەوە شوەیە کە خەرزەکانیشان کۆتاییات و تەنانەت لەگەڵ داناغازیش کە ماوە بڕ زۆرێکی پارەی لێوەرەگرتن ڕێککەوتون. هیوادارم خەرزەکان هەری خۆیان نەبێ ئەو قەرزانەی واز لە قەرزەکان بێن باوە قەرزەکان بەو قەرزە ئەگەر ئەو قەرزە بێنە بێ سێ ساڵی ترێ ماڕوا بڕۆین واز لە قەرزەکان بێنن و بەس قەرزی نەکان بدەنەوە قەرزی کۆمپانیا و قەرزی ئەو کارە خزمەتگوزاری و ئەوانە بدرێتەوە. من پێم وایە یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان اقتصادی وڵات لە دەستی ئەوانە ئەوە هیچ نێکی نییە ئەمە واقعەکەەوە گەربیانەوێ ئەتوانم بیکە بیشانەوێ ئەتوان بیکە. باش کاکە حەمە قسە لەسەر حەشدی شعبی بکەین ینی ئەمڕۆ لە ڕێگەی کوردستان 24ەوە و لە ڕێگەی بەرپرسەکانی سنووری خانەقین و ناوچانەوە ئاگادار بووین کە لە مندەلی حەشدی شعبی تەنگی بە کورد هەڵچنیوە ئاڵای کوردستانیان ناوەتە خوارەوە. تەنانەت لە تویتر هەندێک کەسی ئەوەی کە خەریکی نەتەوەپەرستی و شۆڤێنی و عێراقچێتیەکەن ئەڵێت تا خانەقینیش ناوەستی ناڵاکانە هێنی نەخوارەوە. کورد ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکات؟ من پێم وایە خۆی مەخۆمان تەوقی ئەومانەکە لەو ناوچانەی کە لەژێر دەسڵاتی حکوومەتی عراقیایە مەسەلەی من حەسی شعبی و جێشی عراقی و هێزی چەکداری عراق هەمووی ئەو ناوچانە ئێمە تەوقی ئەوە ئەکەین هەمیشە لەو ناوچانە کە دەسڵاتیان نەبێ خۆتان نەزانن لە سلێمانبەگ دەرەکی جادە لە دەستی ئەوانە خەڵگە ڕوات کورد نایێ بڵێ من کوردم یا ئەیگرن بە پارە بەرێدەنیا گومرگیەکەنی ئەنو ئەیش لەو بابەتە ئەکردن خەڵک ناتوانێت کورد بڕوا لە بەغا بەجلی کوردیوە بگەڕێ ئەمانە هەیە ئەمە تەوقی ئەوانەمان کردووە و حەسی شعبیش 5-6 بەشی جیاوازن یەک بەشنیش هەر بەشێکیان خوا و خۆی زانێ سەر بە کام وڵاتە لەکوێ ئازوەرەگرێت لەکوێ ئازوەرەگرێت لەکوێ یارمەتیەدەن لەکوێ شتیە دەنێ ئەوانە ڕەنگە ئەمە یەکێک بێت لەو بەشانە کە ئەو کاری کرد بێ. بەڵام من پێم وانییە حکوومەتی عراقی یاخود حەسی جێشی عراقی چێزی چەکداری عراقی بە حەزی شعبیشەوە بیل لەوە بکەنەوە پەلاماری پێشمەرگە و پەلاماری کوردستان بدەن چونکە من پێم وایە پەلاماردانی هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان ڕەنگە ئەو کاتە ئەوانی زۆرتر زەرە بکەن. ئەرکی حکوومەتی هەرێم و تەنانەت ئەنجومەنی باڵای ڕفراندۆمیشە لە ئێستادا کە کوردانی ئەو ناوچانە بپارێزن. ئێمە تا پێمان بکرێت ئەبێ خۆمان لە هەموو گەچەڵ و ژێڕێک لا بدەین ئەوەی لە دەستمان بێت با ئەو منتقەیە سندۆقێک لە منتقێکی تر دابنێ خەڵکەکە بچێت لەوێ دەنگدا. بەڵام ئەوە نقطە بێت لەسەر عێراق ئاگادار بکرێت و متحیدا ئاگادار ئەو تێت فشاریان لەسەر ئەنجومەنی خۆجیەکە دروست کردووە کە دەنگدانێکی تر بکەنەوە پەشیمان بنەوە لەوەی بەشداریەکە نابێ ئەمە ڕێگەی پێ بدرێت. ئەوان ناتوانن کورد پەشیمان بکەنەوە هیچ کاتێک بەقەدەر قەسری نیایی و بەقەدەر سژنەکانی عێراق و ئەبوو غرێب و نازانم ئەوە نوگرە سەلمان وانە سژنەکان بەهێز نین کەس ناتوانێت کورد پەشیمان بکاتەوە پول لەسەر ئەوەی پیان تۆ جنێوێک بە مەسئولێکی کورد بدای ئادام کراوە لە باوەڕ ناکەم ئەوە بتوانەوە بکەن ئیستا وەزەکان جیاوازە بەڵام ڕەنگە بتوان لە هەندێک ناوچە زەخت بکەن یا فشار بکەن لە ڕەنگە لە دووس خولماتویش بیکەن ڕەنگە لە هەندێک شوێنی تر بیکەن بەڵام ئەوە ناتوان ڕێگە لە ئینتیخاباتی یا ڕیفراندۆمی کوردستان بگرن باش ئەو شوێنانەی کە پێشمەرگەی لێیە لە سنجارەوە تا ئەگاتەوە خانەقینەوەی تێدا. کاکە حەمەد من سێ خولەکەم ماوە هەندێک پرسیاری خێرام هەیە و بۆی وەڵامی کورت و پوختی جەنابتانی بۆ وەربگرمەوە. یەکێک لەوانە ترسێکەیە لەوەی کە پێشمەرگە ببرێت بۆ شەڕی حەویجە و وەکو بە شێوێک لە شێوەکان وەکو موئامەرەیەک دژی پێشمەرگە بەکاربێنرێت و زەرەر بن لە کەرکووک لە ڕێگەیەوە. ئێوە زانیاریتان و پەیامتان لەم بارەیەوە چییە؟ ئێمە تا ئێستا حکوومەتی عێراقیش و ئەمریکا هیچ کاتێک تا ئێستا ناتون لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان تەنسیق بکەن لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ سەرۆکی هەرێم تەنسیقێ بکەن چونکە ئەو ناوچانە حەویجە بەبێ کورد ئاسان نییە بە تایبەتی ناحیەکانی ڕەشاد و ڕیاض و منتیقەکان بەبێ هێزی عێراقی بێت لە ڕووی کەرکووک و دووسوانەوە وی بڕاتەوە داق و کوانەوە لەبەرەوەش بە پێشمەرگە نەبێت ناتوان هێزی ئەوان بێتەوە منتیقەیە. بۆیە من پێم وایە بەو پەلەپەلەوە بۆ وەزعە ئەوان ڕەنگە محاولەیەوە بکەن مەسەلا لە ڕیفراندۆم 25 مانگ کرێ ینی ئەوان دوای 20 مانگیاندانا ڕیفراندۆم 25 مانگ کرێ ئەگەر ئەوان 23 مانگیش هجووم بکەن 20 مانگی بیکەن بەلای کەم وە حەویجە هەفتەیەک زیاتر ئەوات لەو هەفتەیە ناتوان حەویجەش داگیر بکەن و بێن پەلاماری کەرکووکیش بدەن ڕیفراندۆمی خۆمانەکەین دوایەوە و کاتە شتێکی لە قسەی ترەکی باشە. هەر سەبارەت بە ڕیفراندەمی سربەخۆیی هەندێک حسابات لەسەر دەنگی سلێمانی ئەکرێت
ئەوترێ لە سلێمانی دەنگی نەخێر زۆرە و بایکۆت زۆرە و تەنانەت ینی ئەو بەرەی بە ناوی نەخێریشەوە خۆی ئالان کردو و دوێنێ بەتەما بوو دوای ڕیکلامێکی زۆر کەرنەڤاڵێک بکات کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەیەکی زۆری لەسەر کرا کە کەسێکی ئەو تۆ خەڵکێکی ئەو تۆ حەزوری نەبوو لەوێ ئێوە پەیامتان چێ لەو ڕۆوە بەتایبەت حسابات لەسەر خەڵکی سلێمانی من پێم وایە خەڵکی سلێمانی هەمیشە پێشەنگی شۆڕش و فیداکاری و لە هەر جێگەیەکی هەر سژنێکی ئەسای عێراقی بڕۆ یادگارێکی خەڵکی سلێمانی تێدایە شەهیدەکانی یەکەم شەهید لە کوردستان لە بازیان و شۆڕشەکان ڕۆژی ڕەشی 6 ئەیلولی بە دەرکی سەرا بەڵگەیەکی زوندوی زۆر گەورەیە ئەو کاتە کە 83 ساڵ پێشی سا خەڵکی سلێمانی دەنگی بۆ عێراق نەدا لە کاتێکا کە ویلایەتەکانی بەغدا و بەسرە و مووسڵ بوو بە ناوی نەرا عێراق مەلیکێکیان بۆ ئیسترات کرد لە دەرەوە خەڵکی سلێمانی دەنگی نەدا بوو ئەو کاتەی عێراق داوای سەربەخۆیان کرد لە بەدەرکی سەرادا زیاتر لە 7 کەسی سلێمانی شەهید و بریندار و ئەوە کرا کە عەولەسیس پاڵەوانی ئەو داستانەی بەدەرکی سەرای سلێمانی بووە خەڵکێک 83 ساڵ پێشی سا لە بەدەرکی سەرای سلێمانی شەهید و بریندار و ژن شەهید بوو بێ ئەبێ ئێستا لە دوای ئەو هەموو ساڵە من پێم وایە خەڵکی سلێمانی ئەو ڕۆژە لەسەر سندوقەکان گەورەترین دەنگ لە سلێمانی بە دنیادایەت کاک هەماوڕیانم پێ مەڵەن کاتم تەواو بۆ و کاتم کۆتایی هاتووە ئەخیر پرسیارم زۆر بە کورتی جاری پێشووتت 85% دەنگی وڵاتیانی کوردستان و کورد و پێکاتەکان بۆ بەڵێ هیچ گۆڕانکاری بەسەراتەوە ساڵم 95 تا 98 و 99 خەڵکی کوردستان دەنگ بۆ ڕیفراندومەدا بەڵێ کاکە محەممەدی حاجی مەحموود پێشمەرگەی کوردستان فەرماندەیەکی پێشمەرگە زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی زۆر سپاس بەڵێ بینەرانی ئەزیز ئێمە لە گوڵەخانەوە کۆتایی بە باسی ڕۆژەیەنین ڕێزی یادگار فایق و تەواوی هاوڕێکانم لە ستافی باسی ڕۆژ لە گوڵەخانە و لە هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵی ئەوە و کوردستان هەمیشە و هەردەماوەدان بێت خواتان